بنای خۆی گەورە میرەبان قوتابیانی خۆشەویستم کاتان باش. ئەمن مامۆستا محەممەد عەبدوڵڵا شکاک لە درێژەی بابەتەکانمان بۆ پۆلینۆ ئەمڕۆ گەیشتینە بەندی سێەم ڕۆژی سروشتی لە هەرێمی کوردستان. باسی ڕۆژی سروشتی دەکەین لە هەرێمی کوردستان. سەرەتا بۆ دەست پێ دەکەین بزانین وەکو شتێکی گشتی ڕۆژی سروشتی لە هەرێمی کوردستان لە ئەنجام چ بەرهەم دێت. ئەگەر پرسیارە هاتەوە ڕۆژی سروشتی بەرهەم دێت لە ئەنجامی کارێکی چ؟ ڕۆژی سروشتی ئەوەیە کە بەبێ دەستکاری جوتیار بەبێ مادیبوونی جوتیار گەشە دەکات بەبێ تۆ زەوی ئامادە بکەی بچێڵی توی پێوە بکەی ئای بدەی پێینی لێ بدەی بژاری کێ شتانە ناکەی خۆی با بڵێن لە ئەنجامی کارلێکی کۆمەڵێک دیاردەی جوگرافی گەشە دەکات. ئەمیش کارلێکەکەی نێوان ئاوهەوا و خاک و بەرزنزمیە. کاریگەری نێوان ئاوهەوا و خاک و بەرزنزمی چ لێ بەرهەم دێت؟ ڕۆژی سروشتی لێ بەرهەم دێت. باشە ڕۆژی سروشتی لێ بەرهەم دێت. لە هەرێمی کوردستان وەکو وڵاتانی تر لەبەرەوەی ناوچەی شاخاییمان هەیە بە تایبەت ناوچەی شاخای و ناوچەی زورگ ئێمە ڕۆژ سروشتی لێ دەبینین و بەدی دەکەین و بەگشتی هەرێمی کوردستان دوو جۆرە پشتێنەمان هەیە بۆ ڕۆژی سروشتی. پشتێنەی یەکەم دارستانە لەگەڵ گژوگای شاخاوی. پشتێنەی دووەم کورتەجیایە قوتابیان. پشتێنەی یەکەم دارستان یعنی ئێمە دارستان دەبینین لەگەڵ دارەکان گژوگیا دەبینین. گژوگاکان درێژن پێی دەڵێن گژوگای ناوچەی شاخاوی. لەبەرەوەی ناوچەی شاخاوی دەڕوێن بەڵام بزانە گژوگاکان درێژن. ناوچەی شاخاوی بەجێ دەڵێن دارستان نامێنێ دەبتە قڵقلە دار. گژوگاکەش گژوگای شاخاوی کە گژوگایەکی درێژە دەبێتە کورتەجیا. گژوگایەکی کورت یان پێی دەڵێن سوهوب یان ستێپس. ستێپس یان گژوگای کورت یان سوهوب. کەواتە پشتێنەی یەکەم دارستان و گژوگای شاخاویمان هەیە. پشتێنەی دووەم کورتەجیا و سوهوبمان هەیە گژوگایەکی کورتمان هەیە. باشە سەرەتا باسی پشتێنەی یەکەم دەکەم لە بۆتان. ناوچەی دارستان و گژوگیا شاخاویەکان. ناوچەی دارستان و گژوگیا شاخاویەکان لە هەرێمی کوردستان. باشە دارستانە سروشتیەکان کە گوتمان سروشتی و دەستی مرۆڤی لەسەر نییە وەکو جوتیار پێوەمان دیبێ دەکەونە کوێی هەرێمی کوردستان؟ دەکەونە باکووری ڕۆژهەڵاتی هەرێم. ئەمە ڕێک ئەو شوێنەی کە ناوچەی شاخاوی بوو. ئەمە ئەو کاتی پێم دەگوتی ناوچەی شاخاوی دەکەوێتە کوێ؟ دەکەوێتە باکووری ڕۆژهەڵات. لەکوێ درێژ دەبێتەوە؟ لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات درێژ دەبێتەوە. ئەوە درێژ بوونەوەکەی. بەڵام دەکەوێتە کوێ؟ ناوەڕاست وەگرە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵات. باشە کەواتە ڕێک ناوچەی شاخاوی لەکوێبی دارستانیش لەوێندەرە. کەواتە دارستانەکان زۆربەیان دەکەونە باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان وەکو لە نەخشەکە ڕا دیارە. باشە چۆن درێژ بوونەتەوە؟ ڕێک درێژبوونەوەکەی ناوچەی شاخاویتان بەبیردێنمەوە. ئەها شێوە کەوانەیی بوو لە باکووری ڕۆژئاوا ڕێک ئەلێرە باڕاستەی باکووری لە باکووری ڕۆژئاوا باڕاستەی باشووری ڕۆژهەڵات درێژ دەبێتەوە. کەواتە درێژبوونەوە شتێکە دەکەوێتە کوێ شتێکە. باشە لە بەرزنزمی هەمان شتم پێگوتن هەمان شتی ژێرە دووبارە دەکەینەوە بۆ بەرزنزمی و دارستانمان پێکەوە گرێدا چونکە دارستانەکان بەگشتی دەکەونە ناوچەی شاخاوی. دەکەونە ناوچەی شاخاوی. ناوچەی شاخاویشمان گوتمان لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات درێژ دەبێتەوە. درێژبوونەوەکەی دارستانەکان شێوەیەش چی وەرگرتێ سەیرکە؟ شێوەی کەوانەیی وەرگرتیە. شێوەی کەوانەیی وەرگرتووە. کەوانەیەکەی لە چییە؟ لە باکووری ڕۆژئاوا باڕاستەی باشووری ڕۆژهەڵاتە. باشە ئەوە هەمان درێژبوونەوەی ناوچەی شاخاویە. هەمان ئاراستەی درێژبوونەوەی ناوچەی شاخاویە. ناوچەی شاخاویش یعنی ناوچەی بارانبارین. لەبەرەوەی ناوچەکە دەوڵەمەندە بە بارانبارین کەواتە دارستانی لێ دروست بووە. گژوگای درێژی لێ دروست بووە. لەبەرەوە قوتابیان ناوچانە ناوچەی شاخاوین ناوچەی هێڵی بارانبارینن بۆیە دەوڵەمەندن بە دارستان و گژوگای شاخاوی. ئەو ناوچانە کامانن؟ ئەو ناوچانن کە بە شێوەی کەوانەی لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵات درێژ دەبنەوە. ئەوە هەر لەسەر ناوچەی یەکەم پشتێنەی دارستان بەردەوام دەبین. ئەو دارستانانە لە بەرزی چەند ڕواون؟ لە بەرزی 600 مەتر بۆ 2000 مەتر ڕواون. لە خوار 600 مەتر دارستانەکان کەمترن یان قڵقلن. بەڵام لە 600 مەتر لە بەرزایی 600 مەتر و دارستانەکان دەست پێ دەکەن تا دەگەنە 2000 مەتر. باشە ئەمە وتمان بەرزترین چیا لە کوردستان چەندە؟ 3600 مەتر بەرزە. کەچی من لە 2000 ڕاوەستام وتم دارستانەکان هەتا ئەوەندە دەڕۆن.
کەواتە 1000 قسوور مەترم مایە بگەمێ. بۆچی ئەو ناوچانە دارستانی کەمترە؟ بەرەبەرە دارستانەکانی کەمترە چکە بارانبارینی دەگۆڕێت. شێوەی بارانبارین لە 2000 دەگۆڕێت بە شێوەی بەفر. ناوچە بەفریەکانیش کەمتر کاریگەریان هەیە لەسەرەوەی کە دارستانی لێ دروست ببێ. باشە؟ کەواتە زۆربەی دارستانەکان لە هەرێمی کوردستان لە بیرت بێ لە بەرزایی 600 مەتر بۆ 2000 مەتر ڕواون. باشە؟ ئەم جیاوازی بارانبارین وا دەکات دارستانەکان لە هەموو شوێنێک وەکو یەک نەبن. قوتابن لە هەندێک ناوچە دارستانەکان زۆرن چڕن لە ناو یەکن، لە هەندێک ناوچە مامناوەندن، لە هەندێک ناوچە دارستانەکان کراون، یعنی داریان کەمە. کەواتە قوتابن لەبەر چاوت بی ناوچەیەک فولدارە دارستانی چڕە، ناوچەیەک دارستانی مامناوەندە، ناوچەیەک دارستانی کراوەیە. ئەم سێ نەوعە چ شتێک هۆکارە؟ جیاوازی بارانبارین هۆکارە. بۆ بارانبارین جیاوازە؟ چکە بەرز و نزمی جیاوازە. ناوچەیەکی شاخەی بارانی زیاترە، ناوچەیەکی زورگ. ناوچەیەکی زورگ بارانی زیاترە ناوچەی دەشتەکان. ئەمە کە باسی دەشت دەکەین کەواتە دارستانی هەر لێ نامینێ. بەڵام ناوچە شاخەوەکان دارستانی تێدا بێ ناوچە زورگەکان دارستانەکان کەمتر دەبێتەوە. کەواتە چ شتێک کاریگەری هەیە لەسەر چڕی دارستان؟ بارانبارین. تەمەنە تو دەزانی بارانبارین لە ناوچەیەک و بۆ ناوچەیەشتر جیاوازە. ئەمە وا دەکات چڕی دارەکانیش جیاواز بن. بەگشتی ئەو دارستانانەی لە هەرێمی کوردستان هەیە بەگشتی وەریان بگرین ڕوبەریان چەندە؟ تەقریبەن 6 ملیۆن دۆنم دەبێ. 6 ملیۆن دۆنم دەبێ بە نزیک کراوەیی. شەرنێ ئەو ژمارێ تەواو بێ، بەڵام لەبەر پرسیاری نیشتیمانی لەبەرت بی ڕوبەری دارستانە سروشتەکان لە هەرێمی کوردستان بە نزیکەی چەند مەزندە دەکرێت؟ برێ 6 ملیۆن دۆنم. لە نێوان ئەو 6 ملیۆن دۆنمەی پارێزگای هەولێر بە پلەی یەکەم دێت لە چڕی و لە زۆری دارەکان. پارێزگای هەولێر بە پلەی یەکەم دێت لە چڕی دارەکان. ئەگەر پرسیارت بۆ هاتەوە چ پارێزگای یەکەمە لە دارستان برێ پارێزگای هەولێر، بەڵام لە چی یەکەمە؟ لە چڕی یەکەمە. باش؟ لە چڕی یەکەمە. کەواتە قوتابیان ئەو ڕقەمانەی ئەو ژمارانەی لەسەرت پێویستە بزانی ئەوەیە زۆربەی دارستانەکان لە بەرزای 600 بۆ 2000 مەتر ڕواون. ئەوەیە دوو دارستانەکان ڕوبەریان 6 ملیۆن دۆنمە. پارێزگای هەولێر پلەی یەکەمی هەیە لەو دۆنمەی و بەڵام لە چ پلەی یەکەمی هەیە؟ لە چڕی دار. سبێنێگە پرسیار هاتەوە وتی پارێزگای هەولێر پێشەنجی پارێزگاکانی تری هەرێمە لە بۆشایی، گوتی چڕی دار، جۆری دار، بابرێن هەڵبژاردننی تری دابوو، ئەتو چ هەڵبژێرە؟ چڕی دار هەڵبژێرە. چڕی دار هەڵبژێرە. باشە؟ ئەوە با بڵێن پارێزگای هەولێر. باشە. ئەو دارستانانە تازە باسم کرد لە شوێنێک بۆ شوێنێشتر جیاوازن. ئەگەر دارەکانی کەم بوون پێی دەڵێن دارستانێکی کراوە. کراوە یعنی بۆشاییان زۆر لە نێوانە، دارێک لێرە یەک لەو لایە، یعنی زۆر چڕنینە. ئەو دارستا کراوانە بە چ دەناسێنەوە؟ دارستانەکانی پەرت و بڵاون و چڕیان کەمە، مەودای فراوانیان لە نێوە، مەودای عنی ماوە، ماوەیان زۆر لە نێوانە. باشە؟ تقریبان ئەگەر دارستانەکانی هەرێمی کوردستان دارستانە سروشتەکان بکێ 100 چەندی کراوەیە؟ 148 دارستانە کراوەکانن. تقریبان نیوەی دارستانەکانی کوردستان لە جۆری دارستانە کراوەکانن. هۆکاری ئەوەی کە بۆچی دارستانەکان کراون لەوانەیە بۆ بارانبارین بگەڕێتەوە، نسبەی بارانبارین و ناوچانەی کەم بێ دارستانەکان کراون. هۆکاری ئەوە سروشتی بوو، لەوانەیە هۆکارەکە مرۆیی بی قوتابیان بڕینەوەی دار لەو ناوچانە دارەکان زۆر ببڕدرێنەوە، بۆی چەند ببڕێتەوە مەودایان زیاتر دەکەوێتە نێوان، ئەو کاتی دارستانەکان زیاتر کراوە دەبن. ئەو دارستانانە بە زۆری لە چ چیاک بەدیار دەکەون؟ بۆ نمونە لە چیای شنگال هەنا، لە چیای گۆیژە هەنا، لە چیای سەفینیش هەنا. کەواتە چیاکانی شنگال و با بڵێن دارستانەکانی شنگال، دارستانەکانی گۆیژە، دارستانەکانی سەفین بە چ دەناسێنەوە؟ بەوەی کە دارستانی کراون. باشە؟ و پێشم گوتی دارستانە کراوەکان ڕوبەریان چەندە؟ 48. ئەو دوشتە میمە و ئەوەی میمیشە ئەم دارستانە چ چیاک بەدیار دەکەوێت؟ ساڵێکیان لە پرسیاری نیشتیمانی هاتبووە، گوتی دارستانە کراوەکان بەدیار دەکەوێت لە چیای بۆشایی. کامەی لەوانە دابوو وەڵامە، ئەگە هەر سێکی دابوو وەڵامی دی هەڵبژێرە هەر هەمویان ڕاستن. شنگال، گۆیژە، سەفین هەر سێکیان دارستانەکانی کراون. باشە؟ دێنە سەر جۆری دووەمی دارستانەکانی هەرێمی کوردستان، ئەو دارستانانەی
نەکراون نەچڕن مامناوەندن لە نێوان هەردووچانن ئەم دارستانانە مامناوەندن کات خۆی دارستانی چڕ بوون بەس دەبەرەوەی دارەکانی بڕاینەتەوە بۆشاییان لە نێوان پەیدا بووە وایان لێ کردووە کە مامناوەند بوون باشە ڕوبەریان سەتا چەندە؟ سەتا 16 کراوەکان 48 بوو قوتابیان لە بیرتە مامناوەندەکەش سەتا 16 باشە ئەوە بۆ چەند؟ ئەوە بۆ 64 وەنیە؟ ئەوە بۆ 64 تا ئێستا سەتا 64 دارستانەکانمان ڕۆیە 48 کراوە 16 مامناوەند باشە کەواتە قوتابیان ئەوەی لە سەتوات بە دارستانە مامناوەندەکان بزانی ڕوبەری سەتا چەندە؟ سەتا 16 باشە و ئەوەش بزانم دارستانە لە چ چیایەک بەدیار دەکەوێت چیای قەرەداغ چیای چۆمان چیاکانی ئەتروش سوارەتووکە لە سێ ناوچە و لە چوار ناوچە ئەم دارستانانە بەدیار دەکەوێت لە ناوچەی تریشمانەیە بەڵام ئەم چار نمونە لە کتابەکەت هەیە بزانە چیاکانی سوارەتووکە و قەرەداغ و ئەتریش و چۆمان ئەم چیایانە ئەو دارستانەی تێدا چ جۆرە دارستانێکە بەڵێ دارستانی مامناوەندە دارستانەکانی سوارەتووکە و قەرەداغ و ئەتروش زۆرە دارستانێکن دارستانی مامناوەندن کە ڕوبەرەکەی سەتا چەند بوو؟ سەتا 16 بوو باشە ئەوە دەمینێتەوە دارستانە چڕەکان دارستانە چڕەکان لە ناوەکەی خۆی دیارە دارەکانی زۆر چڕن کەوتونەتە ناوچە شاخاویە زۆر بەرزەکان ئەوەی بارانی باشە ئەوەی دەستی مرۆڤی زۆر پێناگات دارەکانی زۆر زۆر چڕن چڕەکەیان زۆرە درەختیان زۆر لەبەروی داریان زۆرە درەختی زۆر چاچیان تێدایە لە ڕووی ئابووری زۆر زۆر بەکەلکە دەتوانێت سوودیان لێوەربگیرێت بۆ بابەتی تەختە یعنی پیشەسازی تەختە لە کوردستان دەتوانێت تمامی پێ بدرێ بۆ دروستکردنی پێویستەکانی ڕۆژانی خەڵک و مۆبیلیات باشە ئەم دارستانە چڕانە لە زۆر شوێن بەدیار دەکەوێت ڕوبەرەکەی سەتا چەندە؟ سەتا 36 مان مابەوە سەتا 36 سەتا 36 دارستانە چڕەکانن و سوودی ئەوەشی هەیە بۆ پیشەسازی تەختە باشە بۆ پیشەسازی تەختە سوودی لێ وەردەگیرێ کەواتە سێ جۆرە دارستانمان وەرگرت لە هەرێمی کوردستان پشتێنەی یەکەم تەواو بوو قوتابە پشتێنەی یەکەم لە بیرت بێ پشتێنەی دارستان و گژوگەی شاخایی بوو باسی دارستانم بۆ کردی لە بابرین بەرزایەک شین دەبێ ڕوبەرەکەی چەندە پارێزگایەک یەکەمە و دارستانەکەم لەو کردیە سێ دارستانی کراوە دارستانی مامناوەند دارستانی چڕ ئەو پشتێنەیە تەواو بوو دێمە سەر پشتێنەی دووەم کورتەجیا یعنی دارستان نمە جیای درێژش نمە جیای شاخایی بۆ جیایکی کورتەجیا سوهوبیشی پێ دەڵێن سوهوب کورتەجیا بە زۆری دەکەوێتە ناوچەی زورگ بەڵام دارستانەکە لە بیرت بی ناوچەی شاخایی بوو ناوچەی بارانی زۆر بوو ئەویان ناوچەی زورگە بارانی کەمترە لە 500 ملیم کەمترە داری تاکتاکە داری تێدایە بۆیە دارستانی بەو شێوەی لێ نییە زیاتر چی لێیە کورتەجیایە بادەم باسی کورتەجیایە لە ناوچەی زورگە ئێمە سوودێکی کەمان بۆ پەیدا بوو ئەمە لە دارستان وتمان بۆ پیشەسازی تەختە بەکەلک دێ بەتابەت دارستانە چڕەکان بەڵام کورتەجیا بۆ لە وەرگا باشە لە وەرگا یعنی شوێنی بەخێوکردنی ئاژەڵ دەتوانی بۆ ئالیکی ئاژەڵ بەکار بێ کە لە وەرگایەکی سروشتیە بۆ ئاژەڵ کەواتە کورتەجیا گرنگترین ناوچەیە بۆ بەخێوکردنی لە وەرگا مەڕووماڵات لە کوردستان باشە کورتەجیا چ زۆرێکمانەیە زۆرمان زۆرە بەڵام چەند نمونەیەکیان لێ وەردەگرین قوتابیان گرنگترین ڕووەکە بەناوبانگەکانی ناوچەی زورگ کە بریتێ لە کورتەجیا بریتێ لە کەنگر و تۆڵکە کە لە کوردەواری خۆشمان بەکاردێ و دەخورێ کەنگر و تۆڵکە باشە ئەمە کەنگر ئەمەش تۆڵکە ئەوە دوو نمونەی کورتەجیان لە ناوچەی زورگ کەنگر و تۆڵکە دوو نمونەی کورتەجیانە لە ناوچەی زورگ کە بەرزیان کەمترە و بارانیشان کەمترە باشە ئەوە چ بوو پشتێنەی دووەم باشە ئەوە چ بوو پشتێنەی دووەم قوتابیان تا ئێرە باسی چم بۆ کردن باسی ڕۆژی سروشتیم بۆ کردن لە هەرێمی کوردستان لە بەندی سێم من بەردەوامم لەسەر جوگرافیای سروشتی هەرێمی کوردستان بۆ دەرسی دابێ باسی دەرامەتی ئاو دەکەم لە هەرێمی کوردستان کە بەندی چوارەمە دەرامەتی ئاو لە هەرێمی کوردستان بابەتێکی دوور و درێژە بەڵام بابەتێکی ئاسانە بە وێنە و نەخشە زیاتر بۆتان ڕوون دەکەمەوە بۆی ئاسان بێ بۆتان شاڵە دەرسی دابێ باسی دەرامەتی ئاو دەکەین بە دەرسی گاندوو دەرزەگەر تەواو بوو باز دەکەین ئینشاڵە تا دەرسی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ